ئەمە بەتانی دوو نەفەریە، ئەمەش بەتانی یەک نەفەری. بە گوێرەی ئامارەکانی دادگای بەرایی هەڵەبجە ڕێژەیەکی کەمتر لە ئەم ساڵ پرۆسەی هاوسەرگیری لە نێوان کوڕان و کچان کراوە. بۆیە بەشێکی زۆر لە گەنجان ئەم ساڵ بەتانی یەک نەفەریان داوە بە خۆیانە. نیشانەکانی کەمبوونەوەی هاوسەرگیری هەر لە ئامارەکانی دادگان نین، بەڵکو فرۆشیارانی کەلوپەلی ناوماڵیش دەڵێن سیستەم و بەتانی دوو نەفەری فرۆشیان کەمی کردووە. لە 2016 لە عمومان هەر کەسێ پرۆسی هاوسەرگیری بکردایە پێویستی بە نووسنی دوو نەفەری هەبوو بە پێی سعرەکە بە پێی ئیمکانیاتی خۆی. بەڵام ئێستا بەداخەوە یعنی ئەکتێ بڵێن لە ساڵی 2016 بیزات یعنی ئەوەنە دابەزیوە ئێمە ینی ئەتوانم بڵم لە بە درێژایی ئەم ساڵی 2016 ڕقمێکی وا نەفرۆشراوە کە بەڕاستی شایانی وتن بێ. بە گوێرەی ئامارەکانی دادگای بەرایی هەڵەبجە لە ساڵی 2016دا 702 حاڵەتی هاوسەرگیری تۆمار کراون، بەڵام لە ساڵی 2015دا 767 گرێبەستی هاوسەرگیری هەبووە کە ئەمەش نیشانی دەدات لەم ساڵدا ژمارەکان کەمی کردووە. هەر بە گوێرەی ئامارەکانی ئەو دادگایە لە ساڵی 2016دا 271 حاڵەتی جابوونەوە تۆمار کراون کە دەکاتە زیاتر لە یەک لەسەر سێی هەر پرۆسەیەکی هاوسەرگیری لە ئەم ساڵدا. ئەمە شتێک کەمانە پێڕن تەلاقی سادە بینی ژن و مێردەکە بەرپرسایەتی خۆیان لە دەستێنە بینی ئەوەکو پیاوێک ناتوانێت ماڵەکە بەڕێوەبەر ئەوەکو ژنێک ئەرگەکانی خۆی بەجێ ناگەێنن ناتوان ئەو خێزانە بەڕێوەبرن. ئەمەش هەر هەمووی بە پلەیەکە مەگەڕێتەوە بۆ قەیرانی دارایی و مادی. تۆ ئەگەر هات و نتوانانی پێداویستی مناڵەکان پێداویستی خێزانەکەت بەڕێوەبەری تو دروستێکی لەوانەیە چەندین بۆ نمونە مانگێک دوومان چەندێک تەحمل بکەیت بتوانی بۆ بارە ڕایکێش، بەڵام ئەگەر ئەمە زۆر درێژەی کێشا تۆ ناتوانێت و بارە ڕاکێشە. کچان و کوڕانی پێگەشتوش بۆچوونی جیاوازیان هەیە لەسەر خودی پرۆسەی هاوسەرگیری و دەڵێن یەکێک لەو هۆکارانە بوو نەبوونی بتمانێ لە بینی گەنجان و حکوومەتە. چارەنووسیان دیار نییە، چارەنووس دیار نییە، نازان چی بکەن. ئایا ژن بێنن قەیرانەکە باشە بێ باش نابێت، نا هیچ ئەمەلێکیان نییە کاتێ ژنێننی. ئەوەشی کە پێشتر ژنیەنەوە ئێساکە ڕەنگە پەشیمانیش بێدەی. لەگەڵ کەمبوونەوەی پرۆسەی هاوسەرگیری و کەمفرۆشی ئەو کاڵاو شمەکانەی کە خێزانێکی نوێ پێویستێتی بەکرێدانی خانووش لە هەڵەبجە کەمی کردووە، بەڵام لەگەڵەوەدا کەرەستەکانی خان و دروستکردن یەشتا هەر فرۆشیان هەیە کە ئەمەش نیشانەی ئەوەیە لە پاڵ جیابوونەوەی هاوسەران هێشتا ژمارێکی زۆر خێزان هەن خەریکی پێکەوەنانی خان و خێزانێکی نوێن لە هەڵەبجە. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە.